سلااوان لێبێت ئەم کاتتان باش بینرانی بەڕێز لە بارەگای بەڕێبەرایەتی بەرگری شارستانی کەرکووکین ئەو دەنگی کە دەبیسترێ دەنجی زەنگی ئاگادارکردنەوەیە کە لە بەشی سەرەوەی بەڕێبەرایەتەکە لێرە خراوەتە ئیش زەنگی ئاگادارکردنەوەیە بۆ هاوڵاتیانی کەرکووک ئەمەشیان کارێکی ئەزممویە تاقی دەکرێتەوە تاوەکو لە هەر حاڵەتێکی نەخوازرا و لە هەر ڕووداوێکی سروشتی بتوانن هاوڵاتیانی پێ ئاگدار بکەنەوە. دیارە ئەم هەوڵەی بەڕێبەرایەتی بەرگری شارستانی عێراق ئەم بابەتەی لە چەندین پارێزگای عێراقی لەم کاتەدا تاقی دەکاتەوە. پارێزگای کەرکووک یەکێک دەبێت لەو پارێزگایانەی کە ئەم زەنگی ئاگادارکردنەوەی تێدا تاقی دەکرێتەوە. دیارە ماوەیەکی زۆرە کار بەم زەنگانە نەکراوە، ئێستا جارێکی تر کارێکی ئەزممویە و دەخرێتە ژێر چاودێریەوە تاوەکو بزانن لە ڕووی تەکنیکیەوە ئەم ئامێرانە چەند ئامادەن بۆ ئەو حاڵەتە سروشتیانەی کە ڕەنگە لە داهاتوودا ڕوو بدات بەهۆیەوەی کە ئاگاداری دراوە تا بەشێک لە وڵاتان لەوانە فەڵەستین، لوبنان، عێراق کە ڕەنگە بەشی ڕۆژەڵات و بەشی ڕۆژاوایان بەر ئەو ڕووداوە سروشتیانە بکەوێت. ئەمەش هەر ئەگەرە و تا ئێستا دیار نییە، بەڵام بەڕێبەرایەتی بەرگری شارستانی عێراقی دەستی بەم هەوڵە کردووە کە بابەتێکی ئەزممویە لەسەر جەم پارێزگەکانی دیکەی عێراق وەکەوەی کە باسم کرێمە ئێستا لە بەشی سەرەوەی بەڕێبەرایەتی بەرگری شارستانین ئەم ئامێرەی کە ئێستا لە پشتی منەوەی بینن ئامێری زەنگی ئاگادارکردنەوەیە، ئامێریی کۆنە لە کاتی ڕژێمی پێشەوە ماوەتەوە سێ جۆر یاخو سێ ئامێری ئێستا لە پارێزگای کەرکووک لەم کاتەدا کاری پێکرا، کارێکی ئەزمموی بوو تاوەکو هەوڵاتیان ڕابهێنرێن ئاگادار بکرێنەوە لەوەی کە لە ڕۆژانی داهاتوو یا لە کاتێکی تردا هەر حاڵەتێکی نەخوازراو هەبوو بەم زەنگە ئاگادار بکرێنەوە.